بريس مظفر كرخي سركدش هفبيمانية عزم سبارت جديالايا میوان من سبارت بکارودانا سردانا دیروکیا سرکوزیر مسئول باسانی وردگرم بریان هاج من آماجه پیکر کنتنی د جاده عراقی دا د مدیای عراقی دا د ناو حولاتین عراقی و هنما کردستان دا لسر آسا روشالاتا ناوراز جی اوی سردانا دیروکیا سرکوزیر مسئول باسانی کارودان ارینی دروست کرینه دست پیشخرین بردام سرکوزیران و نیت پاکشیا حکومت هرما کردستان و هرما کردستان جبو بهیس کردن حکومت عراق در کارودان جور به جور ارینی درست کریه. برس مظفر کرخی تو بخیراتی جبو کردستان 24 دست پی که نرین آوا ور بگیرم تیروانین آوا سبارت به سردان و دست پیشخری و نیت پاکشیا سرک وزیر مسئول بارزانی جبو حکومتان و عراق انجام دان آوان همو کنبون و دیدار سیاسی لبغداد یک چوا دبینن چوا دنرخینن. نعم بله ئێوارە باش بۆ کەناڵی کوردستان 24 و گەلی کوردمان سڵاویان لێبێت ئێمە زۆر دڵخۆش بووین بە سەردانەی بەڕێز مەسرور بارزانی کە لە کاتێکی زۆر گرنگدا بوو ئێمە دەبینین نیازپاکێک لەلایەن سەرکرداتی کوردەوە هەیە بەرامبەر بە حکوومەتی بەڕێز زەیدی ئێمە لە کاتێکدا هەمومان هیوامان وایە کە هەموو لایەنەکان پاڵپشتی حکوومەتی زەیدی بکات هەر زوو حکوومەتی هەرێمی کوردستان نیازپاکی خۆی نیشاندا بۆ ئەوەی عێراق و هەمیشە هەرێمی کوردستان کێشەی عێراق بە کێشەی خۆی دەزانێت پرسی عێراق بە پرسی خۆی دەزانێت من بە بڕوای من ئەو دۆسیانەی کە تاوتوێ کراون دۆسیەی زۆر گرنگ بوون ئەمە ئاماژەیە بۆ بەهێزکردنی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا هەروەها بۆ لە چوارچێوەی هەوڵەکاندایە بۆ گەیاندنی وڵات بە کەناری ئارام و ئەمەش لە پێناو ئایندەی باشە بەرز کەرخی پێویستە چ بهێتەکردن ji بۆ vê çendê ev peywendiye beref pêş ve biçin zêdetir mezintir bibin karbêtekirin bû nehêştina hemî wan kêşeyan yani çi li ser Iraqê lazim e bu vê çendê carek hatiye dirs nekevîte nava van peywendiyane da ev dest pêşxeriyên ku Serokvezîr Mesrûr Barzanî pêşkêş kirîne îtir ka li ser bêtekirin. باڵێ یەکەم جار بە شێوەیەکی گشتی پێویستە لەسەر حزبەکان لە عێراق دوور بکەونەوە لە گرژیەکان و لە لێدوانی لەو لێدوانانەی کە بنیات نەرنین ئێمە وەک دەزانین زۆرێک لە میدیاکاندا هەندێک گوتار هەیە دوورتر دەچن لە بەرژەوەندی نیشتمانی پێویستە ئێمە هەمیشە کار بۆ لێک نزیکردنەوەی دیدگا و تێڕوانینەکان بکەین لەبەر ئەوەی ئێمە لە کاتێکدا کە ئێمە پەیوەندێکی زۆر بەهێزمان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکرداتی کورد هەیە هەمیشە ئێمە هەوڵ دەدەین کە کێشەکانمان چارەسەر بکەین لە نێوان هەولێر و بەغدا. باڵێ بەرز مزەفەر ئێمە زۆر دڵخۆشین بە سەردانەکەی مەسرور بارزانی چونکە جلداکی باشە بەرز مزەفەر هەنجی دەزانین کو ئەف دوو ڕۆژە بەرداوامیە کۆمبوون و هەفدیتنên Serokvezîr Mesrûr Barzanî digel hemû hêz û lihanên siyasî desaladar û berpirsên hikûmeta Iraqê Iraqê bi şêweyekê giştî yanî erînî yan bêjin amajeyên îcabî erînî hene bi nerîna hewa weke serkirdeyek ji hêzeka siyasiya karîger li Iraqê yanî ev amajeyên erênî dibine palner ji bo hikûmeta nihaya Iraqê ku hemî kêşe bêne çareserkirin yan ev kêşeyên heyn li ser esasê destûr li ser binemaya destûr bêne çareserkirin. ئێمە پێمان وایە کە ئەم سەردانێکی زۆر گرنگە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە ئێمە دەبینین کە لایەنێکی ئەرێنی زۆر بەهێز دەبینین بۆ داهاتوو لەو سەردانەدا
بە تایبەت لە پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی فێدراڵ بە دڵنیاییەوە ئێمە لە هاوپەیمانی عازم کات بینیمان کاتێک ئێمە بە دۆداچوونی زۆرمان کرد بۆ کۆبوونەوەکەی جەنابی مەسرور بارزانی لەگەڵ متەنە سامەڕایی بینیمان بە زۆر بە گرنگیەوە باسی دۆسیەکان کرا و بە وردی و بە قوڵی چوونە ناو بابەتەکان هەروەها وەک گوتم کاتەکەی زۆر گرنگ بوو لە کاتی لە سەروبەندی پێکێنانی حکوومەتی فیدراڵ بوو و حکوومەتی هەرێمی کوردستان پێوە دیار بوو کە زۆر جێگەی گرنگیدانە بە پێکێنانی حکوومەتی فیدراڵیش. باشە بەڕێز کەرخی ئەڤڕۆ هەژمارێکا زۆر سەرکۆز و تیرن خوار و ناوەڕاستە عێراقی پارێزگەیان خوار و ناوەڕاستە عێراقی پێشوازی لە سەرکوەزیر کرد خێراتناوی کرد و دە ئاخفتنên خۆدا گوت هەندێک خلافاتên سیاسی di navbera Hewlêr û Bexdayên heyn lê em wek serokhoz û wekû tîrên Iraqê şîweyekî giştî qet guhê xwe nadeyne van xilafatan e peywendiyên dostaneyên emîq û kîr di navbera gelên Herêma Kurdistanê yan gelê Herêma Kurdistanê û Iraqê de hebûyne. Hin weke serkirdeyekê siyasî li Iraqê da yanî divê baweriyê dane ku ئیتر ئەف ببیتە بنەمایەک ji bo nihêlana van kêşane bîte binamayek ji bo îtir bihêzkirina Herêma Kurdistanê û Bexdayê pêk ve yan Herêma Kurdistanê û Iraqê بەڕێزم وەک ئەوەی کە ئێمە دەزانین ئێمە وەکو هۆزەکانی عێراقی هەمومان پەیوەندی زۆر بەهێزمان لەگەڵ یەک هەیە لە هەرێمی کوردستانیش ئێمە پەیوەندیەکی خوێنینمان لەگەڵ یەکتر هەیە ئەو ژن و ژەنخوازیمان هەبووە لە ڕاستیدا نەسیجی کۆمەڵایەتی عێراقی وەکو یەک نەسیج سیر دەکرێت شیرازەی کۆمەڵاتی یەک شیرازەی هەیە ئێمە کورد و سەرکرداتی کورد بە برانی خۆمان دەزانین و هیچ کات لە بیری ناکەین هەڵوێستی کورد کاتێک ئێمە لە ناوەڕاستی عێراق لەبەر داعشی تیرۆریست ڕامان کرد و پەنامان برد بۆ هەرێمی کوردستان و لە ساڵی 2014 بینیمان بە چ حەفاوەتێکەوە ئەوان هاوکاری ئێمەیان کرد و دەرگەکانیان بۆ ئێمە خستە سەر پشت و چۆن پەناگەیان بۆ ئێمە کردەوە ئێمە ئەوان برای ئێمەنە لە خوێن و لە نیشتماندا ئێمە یەک نیشتمانین و یەک گەلین و ئەوان هەمیشە خۆشەویست دەمێنەوە. کەواتە کاک مزەفەر یعنی لایەنên siyasiyên Sunne û Şîa piştevanên serekiyên hikûmeta Elî Zeydîne ji bo çareserkirina hemî wan nakokiyan yan ji bo vê yekê ku ev seredana Serokwezîr Mesrûr Barzanî bikene binemayekî bihêz bû çareserkirina hemî kêşeyan û li gorî destûr û qanûnî بەڵێ بە دڵنیاییەوە هەمومان دەزانین کە حکوومەتی زەیدی زۆر ئەجندەکەی زۆر وازح و ئاشکرایە کە پەیوەستە بە چارەسەرکردنی کێشەکان خزمەتکردنی هاوڵاتیان هەڵگرتنی کۆسپ و لەمپەرەکان و گرنگیدان بە سیاسەت و دیبلۆماسیەت لە نێوان هێزەکانی دیکە و پێویستە ئێمەش لە هەمومان لەلایەن خۆمانەوە هەوڵ بدەین بۆ ئەوەی ئایندەیەکی ڕووناک و بەرەو پێشچوو بۆ نەوەکانی داهاتوومان دروست بکەین لەو وڵاتە و بینیمان لە ساڵانی ڕابردوو چی چەندین کێشە بەرۆکی وڵاتی گرتبوو و ئەم لاپەڕەیە پێویستە دابخەین و لاپەڕەیەکی نوێ بکەینەوە و بە هەست و سۆزەوە بە تامەزرۆییەوە لە ئایندە بڕوانین. باشە کاک مزەفەر دوماهیک پرسیار بڵە ئەوە بیتن ئەس پشتڕاستم و جەنابێتە سەردانە هەرێما کوردستانی یاکیریل پشتی ساڵە 2023 هەرێما کوردستانی ینی ڤەژاندن و گەشانەوەیەکە زۆر بخۆوە دیتیە ji aliyê bînesazî ji aliyê cadewbanê ji aliyê kehreba 24 saetî ava 24 saetî yanî dijîtalkirina karûbarên hikûmetê bankan nî binerîna cenabê hewe eger peywendiyên Hewlêr û Bexdayê baş bin
هیچ کێشەیەک نەمینیتن ئەف ئەزمونە سەرکەفتی هەرێما کوردستانê ئەنی نایەتەوە گواستن ji bo hemû bajêr û başarokên Iraqê xelkê Iraqê jî ji van xweşguzaraniyên ku hene sûdmend bibin. من دوێنێ لە هەرێمی کوردستان گەڕامەوە لە هەولێر بووم لە پشووی کۆتایی هەفتە ئامە لە هیچ کەسێک نەشاردرێتەوە پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان هەر کەسێک ڕای جیاوازی هەیە دەتوانێت بێت خۆی سەیری هەرێمی کوردستان بکات دەتوانێت خۆی بێت جوانیەکانی هەرێمی کوردستان ببینێت چەندە ڕێک و پێکە پابەندبووم بە یاسا هەیە هەڵبەتە ئەزمونونەکە شایانی ڕێز لێگرتنە و هیوادارین ئەو ئەزمونە بگوازرێتەوە کە بۆ ناوچەکانی دیکەی عێراق و ئێمە شانازی پێوە دەکەین کە بەشێکی وڵاتەکەمان ئەو جۆرە پێشکەوتنانەی تێدایە و ئێمە بە هەموو شێوەیەک پاڵپشتی لە گواستنەوەی ئەو ئەزمونە دەکەین بۆ ناوچەکانی دیکەی عێراق و هەروەها ئاماش هەموو فەزڵەکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی حەکیمانەی کورد دەگەڕێتەوە کە ئێمە شانازی لە ناو خەڵکیش دەکەن کە بڵێن ئامانە پارێزگەکانی ئێمە لە عێراقن مەبەستم هەرێمی کوردستانە کە بڵێن ئەمە ئەم جوانیەکەیەتی و ئەمەش بەرەو پێشچوونەکانیەتی. بەڕێز مزەفەر کەرخی سەرکردە ژاف پەیمانیە عەزم ji diyalat gelmeda bû gelekî spas hîn her hebin.